کەسە باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، زۆر خوشحاڵم بۆ ئەوەی جارێکی تر هەم لە خزمەتتانە لە بەرنامەیەکی تری دیالۆگدا. ئازیزان، ماوەیەک لەوە پێش بۆریس جۆنسۆن سەرۆکوەزیرانی ئینگلیستان دوای ئەوە لە جەژنێکی ناوخۆیی یا جەژنێکە لە دەفتەری سەرۆکوەزیران ڕێکی خستە بوو، لە دوای ئەو پێشگیریانەی کۆڕۆنا کەوتە بەڕەخنە لەلایەن نەیاران و هەروەها خەڵکی ئینگلستانەوە و دەستی لە کار کێشایەوە. دوای دەستێکێشانەوەی بۆریس جۆنسۆن یەک لە ناو خودی و حیزبا هەڵبژاردن ڕوویدا و خانمی لیز تراس وەکو ڕئیسی حیزب هەڵبژێردرا کە دواتریش بوو بە سەرۆکوەزیرانی ئینگلستان. بۆ ئەم باسە داوەتمان کردووە لە کاکاوەی ئەڵماسی، هەڵسوڕاوی سیاسی و هەروەها دانیشتووی ئینگلستان کە بەشداری بکە لە بەرنامەی ئەمجاری دیالۆگدا. کاکاوە گیان بەخێربی بۆ بەرنامەی دیالۆگ. زۆر سپاس کاکەم، زۆر سڵام هەیە بۆ خۆت و بینەرانی کۆمەڵە تیوی لە خزمەت. زۆر سپاس. هەروە باسم کرد لە پێشەکێکە تەبعەن مەسەلەی هەڵبژاردن لە وڵاتی ئینگلستان شتێک نییە هەر تایبەت بێ بە وڵاتە، بەڵکو بەهۆی جێگە و پێی وڵاتی ئینگلستان لە ئاسی نێودەوڵەتی و هەروەها لە ئەوروپایش پێویستە لەسەر و بابەتە قسە بکەین. دەوری ئینگلستان لە بەشێکی زۆر لە وڵاتانی دنیا چ لە ئەفریقاوە بگرین هەتا ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر دیارە ئەوەیش بەهۆی ئەو جێگە و پێگەیە کە ئینگلستان لەباری سیاسی و ئابووری و هەروەها کۆمەڵایەتیەوە هەیەی و ئەوە ئەتوانێت زۆر دەور ببینێ. پێم خۆشە لەسەرم بابەتە قسە بکەین ئەگەر بکرێ بۆ بینەران باس بکرێکە ئەو پرۆسەی هاتنە سەرکاری سەرۆکوەزیرانی تازە کە شەشەم مانگا لیز تراس ئەگەر بکرێ لەو بابەتەوە قسەواسێ بکەین کە چۆن بوو هەڵبژێردرا، ئایا ئەوە لە پرۆسەیەکی دموکراتیک هاتە سەرکاریاک و ئەوەی کە بە شێوەیەکی ترچووە پێشەوە. بەڵێ هەروە کە خۆت لە ئیبتیدا باست کرد بەهۆی هەندێک سکانداڵ کە بۆریس جۆنسۆن بووی کابینەکەی یان ئەکسەریەتی کابینەکان ئەستەفایاندا و مەجبوریان کرد کە ئەو ئیسفای نادا. هەر تەنها مشکڵەی پارتیگەیت نەبوو، مشکڵەی جریانی پارتیگەیش وا بوو کە لە جریانی کۆڤیدا کە قانونی دەرچی بوو کە زیاتر لە 5-6 نەفەر ناتوان کۆبوونەوە، ئەوان لە دەفتەری نەخسوەزیریە زیاتر لە 50-60 کەس کۆبوونەوە جەشنیان گرت بوو، بۆیە ئەوە هەر لە کۆڵی نەبوو. بەڵام شتی تریشی هات بەدووە، یەکێ لەوەی کە کەسێکە دامەزراند بوو بۆ کاروباری خودی پارلمان مشکڵی زۆر بوو، ئەو بۆ مشکلاتەکەی هەزانیم، بەڵام هەر دامەزراند بوو. بۆیە بۆ باعثەوەی کە ئەو ئێستەفا بە لێرە سیستمەکە ئەوایە وەختێک کەسێک ئێستەفادات نخستوەزیرێت، طبعا نخستوەزیر لێرە ڕئیسی حزبیشە، کەسی تر ناتوانێت بێ نخستوەزیر، ئەبێ کەسی بێ نخستوەزیر کە ڕئیسی حزبە، بۆیە دەبێ انتخابات بکرێ بۆ هەڵبژاردنی ڕئیسی حزب. دوای لەو هەڵبژاردنە طبعا کەسێکیش کە ئەتوانێت کاندید بێت دەبێ حزبی پارلمان بێت، دەبێ 20 نەفەر لە ئاعزای پارلمان معرفیکەن، یعنی حداقل 20 نەفەر دەبێ معرفی بێت کە بتوانێت لەو انتخاباتا بۆ دەبیری حزب بتوانێت کاندید بێت. طبعا 6-7 نەفەر کاندید بوون کە 2 نەفەریان هاتنە سەرۆ، لیز تراس و ریشی سوناک. ریشی سوناکە وەزیری دارایی بوو کە ئەوڵین کەسانێکش بوو کە ئێستەفایدا. جا لەم 2 نەفەرش وەخت گەیشتە 2 نەفەر، جا ئەمڕام 2 نەفەرە ئەعزای حزب انتخابیەکەن نە خەڵک. چاو لێرە حزبی کۆنسێڤاتیڤ یا مەحافزەکار 164,000 تا 60,000 عزویان هەیە. لەم 150,000 عزوە 81,000 ڕێیاندا بە لیز تراس، یعنی بوو بە نخستوەزیر. لە حاڵێکە لە ئینگلستان وەختی انتخاباتە کردیە حدودی 47 ملیۆن خەڵک حەقی هەڵبژاردنیان هەیە، حەقیان هەیە
انتخابکەن بەڵام لەم لاوە الآن نخست وەزیری ئینگلستان کە حکوومەت تشکیلدا و حکوومەتی بەدەستە لەلایەن 81,000 نەفەر هەڵبژێردراوە و دەوڵەتێکە بەڕێوە ئەبات کە وڵاتە بەڕێوەبا کە تووشی مشکڵاتێکی یەکجار زۆرە ینی کەمتر لە 9% ڕێیەکانی لە پێش بووە بەڵێ جا مشکلەتریشکەوە هەیە ئەم 81,000 نەفەرە کە ڕێیاندا بە لیسترات دا سیستمەکان وایە ناتوانین هیچکەن تا مادام سیستمەکە نەگۆڕ ناتوانین هیچکەن ئەم 81,000 نەفەریش کە ڕێیانداوە لە تەبەقەی هەرە سەرۆی جامعەی ئینگلیستان سپین دەوڵەمەندن بە زۆر کۆنسەرواتیڤن لە محافزەکان ئەکسەرەنیش تەرەفی ڕاستن چون لیسترا لە لایانی ڕاستی محافزەکان بڵێ ئەو کەسەوە پێشبڕکەیەک لەگەڵی ئەو سێنێڕێی هێنایەوە ریشی سوناک 65,000 جا ریشی سوناکیش باشە بنیام بزانێ ئەسڵ ڕوشەکەی لەکوێ هاتە ڕیشی سوناک لە ئەسڵا ڕوشەکەی لە هێندەوە هاتە لە پەنجابی هێندۆ باوە گەورەیوانە چوونەتە شەرقی ئەفریقا لە ڕاستیە باوکی خەڵکی دایکی تانزانیایە و باوکی خەڵکی کەنیایە دوای هاتوونەتە ئینگلستان لە ساوتهامپتۆن گرستانەتەوە باوکی دکتور بووە و دایکشی فارماسیست بووە دکتۆری داروخانە بۆ داروخانە دروست کرد داناوە دوای پولێکیان کۆکرێن نەدەن بەزیسە خصوصی ئەویش جەناحی زۆر دەوڵەمەنە وەکو خۆی دوایە لە دانشگای ستانفۆردی ئەمریکاش لەگەڵ کچێک ئاشنابێ کە زەماوانەکەن ئەم خانمەیش کچی کابرایەکی هێندی مڵتی بلیۆنەرە خودی ئەو خانمەیش مڵتی بلیۆنەرە الآن سەرمایەی ژنی ریشی سوناکی 1 بلیۆن پاوندە کە ئەم ماوە هەرایەکش لەسەرەوە ساز بوو لەسەر جەریانی ژنەکەی ئەو بۆکە ئەو ماڵیاتە کە دەبوو بیدان نەیەدا بەڵام ریشی سوناک شێرە باسم کرد لێو هاتووەوە زۆر ئەوش زۆر ڕێی هێناوە تاکن گەیشتە ئاخرەکانی بەڵام لە ئاخرەکانی عەزا کاڵیان بژات تەبعاً معلوم بوو کە ئەو ڕێی نایێت و باتۆ باگراوندی کەوابێ ئێستا بەو جۆرە وایەوە باسیەکەن خانمی ترس ناتوانێت نوێنەرایەتی خەڵکی ئینگلستان بێ لە وەکو سەرۆکوەزیران مەبەستمەوەیە چونکی خەڵک نەهاتوون جارێکی کە ڕێ بدەن ئەوان کاتی خۆی ڕێیان داوە بە بۆریس جۆنسۆن کە ساڵی 2018 هەتاکو 2022 کە دەسی لەسەر کێشاوە بەڕێی حزبەکەی ڕێی زیاتری هێناوەنیە بەڵێ زۆر ڕاستە زانین چۆن بۆریس جۆنسۆن لێرە وەختی انتخاباتە کرێت بەرحاڵ ئەو حزبانە کە پێشبڕکێکەکەن لەوێ بەرنامەی خوان ڕاگەن ئژنە ئێمە ئەگە بیبن و کاران ناکەین لە ڕاستی ئەمە ڕەهبەری حزبەکان زۆر تەسیریان هەیە لەسەرەوەی کە چەنی بیبنەوە ئەگە چاوی لێکەی لەو انتخاباتی پێش 2019 حزبی کارگەر ئەوڵە حزبێک گەورەترین حزبی ئەوروپایە 500,000 عزوی هەیە بەرنامەکانی لە ڕوانگای خەڵکەوە زۆر بەرنمەیەکی باشتریش بوو لە هینی لە کۆنسەرواتیڤ بەڵام درۆهایەکە بۆریس جۆنسۆن کردی جەناحی بۆریس جۆنسۆن قەولهایەکی پۆپۆلیستی کە دایان لە شوێنهایەکە هیچ وەخت حزبی کۆنسەرواتیڤ نەیتوانێت بۆ ڕێی بێنێ بردیانەوە یعنی ئەو دیوارە سوورەی کە مەشهور بوو کە هیچ وەخت لەوێ نەیانتوانیوان نفوسنە ڕوخانیان و تەواوی ئەو بەشانەی کە هەمیشە حزبی کارگەری بردەوان لەوێ بردیان بۆیە لە ڕاستیە خەڵک ڕێیاندا بە بۆریس جۆنسۆن و حزبەکەی بە بۆریس جۆنسۆن زۆرتر بۆیە زۆر ڕاستە الآن ئەو خەڵکە ڕێیان نەداوە بە چواز یعنی ئەگەر بیانەوێ مەسەڵەن خەڵک ڕێبن بە چواز دەبێت انتخاباتێکی تر بکرێت کە بزان ئایا لیستراس ڕێ ئێرەیانە ئەو قسەی تۆ دروستە الآن ڕێی خەڵک قانونەن ئاوایی یعنی تۆ ناتوانانی بخۆ پێشی ئەمە غیرە قانونیە بەڵام لە ڕاستیە ڕێی خەڵک لە پشت نییە بەڵێ غیرە دموکراتیکە ئەگەرەوە وایە بەڵام بابینە سەر وەزیەتی ئێستەی وڵاتی ئینگلستان
وڵاتی ئینگلستان هەروەک هەموو بینەرانیش ئاگدارن لە اتحادیە ئەوروپا هاتە دەرەوە دوای کەشمەکەشی هێزگار زۆر وەتان دادەیەکیش بۆ وڵاتی ئەمریکا بۆ خۆی دەستی بوو لەوەی کە ئەم ئاڵوگۆڕە بکرێ بۆەوە بەنەوەیەکە ویست یەکێک لە ڕکەبارەکانی خۆی لە ئاستی ئابووری و سیاسی لە ئاسی نێودەوڵەتی کەس بکات وە هاتنە دەرەوەی ئینگلستان وەکو وڵاتێکی بەهێز لە ناو اتحادیە ئەوروپا یا وڵاتی یەکگرتوەکانی ئەوروپا بۆ خۆی ئەیتوانی ئەو اتحادیە تا ئەندازەیەک کەس بکات. دوای ئەوە وەزعیەتی ئینگلیس هیچ بەرەو باشی نەچوو خراپتر بوو. ئێستا بە جۆرێک کە ئەکرێسن بڵێن بینی فەقیر و هەژار هێزگار زۆر بۆ لە چاو دەوڵەمەندەکان. ئەو وەزعیەتە ئێستا چوانە دوای ئەو چەند ساڵێکە ئێستا ئینگلستان لە بازاری مشتەرێکی ئەوروپا یا اتحادیە ئەوروپا هاتووەتە دەرەوە. بەڵێ زۆر ئەسەن جگەل لەوەی کە برێکسیت چ تەسیرێکی منفی بوو لەسەر اقتصادی ئێرە، بەڵام ئەلان بە بۆنەی شەڕی ئوکراین و رووسیا ئینگلستان وێنە بریتانیا تووشی بەحرانێکی زۆر گەورەیە. ئەویش بحران یعنی تەوەڕۆمێکی زۆر عەزیمە. ئەلان مەسەلەن لە چەند مانگی داهاتووە قیمەتی شیر 40% چۆ دەسەرەوە، نان 20% چۆ دەسەرەوە. خەڵک ئەلان پێداویستیای زۆر سەرەتایی خۆیان زۆر کەسن بۆ تەمین ناکرێت. لاڵێن لە چەند لە یەک ساڵ ئەم ساڵن 2002-2003 3 ملیۆنی تر خەڵک ئەچنە فەقری مطلقەوە. مەسەلەی سوخت، مەسەلەی وزە ئەلان یەکێ لە کێشە هەرە گەورەکانیەتی. یانێ ئەلان لیستراس لەگەڵ چەندین مشکلی زۆر گەورە ڕووبەڕوە. یەکێک تەوەڕۆم، شەڕی ئوکراین لەگەڵ رووسیا و مشکڵی سوخت کە زمسانە هەلیسۆ خەڵکەڵگیان لێ هاتووە چونکە قیمەتەکان زۆر چۆتە سەر. مەسەلەن دوکانێکی چکولە مەسەلەن مانگێ مەسەلەن 1000 پۆند 1000 پۆندێدا ئەلان چۆتە 7000 پۆند. یانێ سەرساماوەرە. لەگەڵ ئەم مشکلانە ئەلان ئەو ڕوبەڕووبە. لەلایەتر مشکلەی برێکسیت هێشتا حەل نەبووە، هێشتا مشکلیان هەیە لەو ڕابطە. لە دوای ئەوەی کە برێکسیت تەسویب بوو یانە هاتنە دەرەوانە، یعنی مایەکی پێ نەچوو هەموو شتێک قیمەتەکان تەغییری کرد. من خۆم لە کاری ساختمانیوان کارەکەم. ئەلان ئێمە مەسەلەن دار ڕاحەت بۆمان ناسنجێت بۆ ئەوەی کە گرانە. مەسەلەن تەنها دارێکە لێرە زۆرتر ئێمە توانین بیسەین داری سوێ دەکەوت نادەم چۆن بە قیمەتی گەرزانترێن. بەڵام منزورم ئەوەیە کە هەموو شتێک گران بووە و یا کەمبودیە. زۆر شت ئەسەن ئەچیت ناو دوکانێک ئەو شتێک کە زووتر زۆر ئاسان دەستەکەریسە نییە، بەخاتەوە هەمووی لە ئەوروپاوە دێ، لە کشوەرای مەسەلەن ئەوروپای قەدیم، ئەوروپای شەرقی و ئەو قەدیم جزوی بلۆکی شەرق بوون. بەڵام ئیسا لەگەڵ مشکلێکی یەکجار گەورە ئەمڕۆ بەڕوو تەبعاً چەند ڕۆژاتە سەرکار مەرگی مەلەکەی شاتە ڕێگەی، بەڵام هێشتا هیچ شتێکی ڕوو دیار نێکە بزانن چیەکەن. ئەوانەیە کە ساحەو نەزەرن پیان وایە حکوومەتی لیسترا زۆر ناخایاند چونکو لە پەسی بەرنایە. ئەو کێشەوایە باسان کرد مەسەڵەی هەڵاوەسان یا هەرە و تەوەڕم مەسەلەیەکی تقریبەن نێودەوڵەتیە، بەڵام ئەوەی وا معلومە لە ئینگلستان بووە بە دوو ڕەقەمی و ئەوە تەبعاً زۆر زیاتر تاسیری داناوە. بەڵام مەسەلەکە ئەوەیە کە دەوڵەت بۆ خۆی چی کردووە بۆ ئەوە بەر بەو مەسەلەی تەوەڕمە یا هەڵاوەسان بگرێت. دەوڵەت هێشتا قەولایەکی داوە لیستراس، ئەویش ئەوەیە کە هێندێ لەو شتانە فریسکە، مەسەلەن بەر بەوە بگرێت کە قیمەتی سوخت بچێتە سەرەوە، بەر لەوە بگرێت لێکێ لەو شتانە کە گەرێکیە بیکاوە قەولی داوە هاورد نەخوارەوەی ماڵیاتە بۆ کە بەرەوە بگرێت. ئەڵێ ئەو ئەگەر ماڵیات بێرێتە خوارەوە ئەتوانێت بەر بە تەوەڕۆم بگرێت و کارافەرینی بکە. ئەمە یەکێ لە قەولەکانە کە دایەتی، بەڵام ئەمەلەن تا ئێستا هیچ نەکراوە. یعنی مەبەستانەوەیە کە غێرەزەوە بڕێک لە وڵاتەکان بانکی ناوەندی قیمەتی سوودی بردووەتە سەرەوە. ئەو ئەقداماتە لە ئینگلستانیش کراوە، تەبعاًەوە تا ئەندازەیەک تاسیری لەسەر خەڵکی فەقیر و
ئەوەیە ئەوانەی دەرامەدێکی مامناوەندیشیان هەیە زۆر تەسیری لەسەر بێت. بەڵێ قەرارە بەرەش بردنەسەرەوە طبعاً بردنەسەرەوەی بەهرێش دیسان خراپێتریشی هەیە تاسیری هەیە لەسەر ئەوانەی کە ماڵیان سندۆ قەرزیان کردووە طبعاً بەرەکەی بەرەی وامەکەی وان شێت دەسەرەوە ئەوەی شەیە لە بەرنامەدا بەڵام وتم حکوومەتی تازەکە دامەزراوە هێشتا ئەقدامێکی وای نەکردە بەڵام ئەوەی کەەوە باسان کرد دروستە یەکی هاوردەوە خوارەی ماڵیات یا طبعاً هاوردەوەی خوارەی ماڵیات تأسیری مستقیمی لەسەر دەوڵەمەندانە بێت تا لەسەر هەژار و فەقیر چونکو ئەوانن کە ماڵیاتی کەمترەدەن بەڵام ئەوە یەکێ لە بەرنامەکانیەتی و یەکی ئەوەی کە بردنەسەرەوەی بەهرەی بانکی. بەڵێ با هەر تۆزێکە لەسەر ناوخۆی ئینگلیستان ڕاوەسین ئەگەر ئێمە چاو لە کۆتاییەکانی دەهەی هەشتای زایێنی بکەین ئەبینین کە بەشێکی زۆر لە کرێکاران ئەو سەردەم کە لە معادنی بەردی ڕەش یا زوغاڵە سنگ کاریانەکری اعتراضاتێکی گەوریان کە لاسی نێودەوڵەتی زۆر بەرچاو بوو. ئێستا بینین دوای ئەو هەموو ئاڵوگۆڕە ئەوە لە برێکسیت هاتنە دەرەوە ئەوە سێتی ئابووریکەوە ئاماژتان پێکرد ئەوەندە خراپە ئەوە جیالەوە مەسلەی ئەم شەڕێش تاسیراتەکەی لەسەر مەسلەی وزە و کارەبا و زۆر شتیا لە سوورەتە بووە لەسەر خەڵک ئەی بۆ ئێمە هیچ ئاعترازێک یا شتێکی یا بۆ سوورەتە نابینین خەڵکەکە زۆر بێدەنگ دیارن لە چاو بەشێکی تر لە وڵاتەکان مثلەن فەڕەنسا ئەمە لە چەند ساڵی ڕابردووە شاهدی ئەو جلێ قەزەردەکان و بەشێکی زۆر لە نقابە کرێکاریەکانی اتحادیای کاریگەری وانە بوون کە دەوریان بوو لەوەی کە ئاعترازیان نەکریا بینین مەسەلەن جوتیاران بە تراکتۆرەکانیان هاتن بەشێکی زۆر لە شقامەکانی پاریس و شارە گەورەکانیان ئەشغاڵە کرد ئەوە بۆ شێوە بەرچاو نییە لە ئینگلیستانە. وەڵا نەزانێ لە سەدحی بنملا دەنگ نەداتەوە بەڵام لێرەش ئاعتراز هەیە زۆر جار هەیە کە بە مەسەلەن چەند ساڵ بەلەمە سوخت کە گران بوو هەموو کامیۆندارەکان حسابیان کە هەموو ئۆتوبانەکانیان بەست و تقریبا سیستمی هاتوچۆ و سیستمی بردننی شت بەملا بۆلا لە کار کەوت بە بۆ نێوی اعتراازە کە کردیان اعتراازات هەیە لێرە طبعا نسبت بە فەڕەنسا مەشهورە بۆ ئەو کارەی کە ئەیکەن بەڵام لێرەش اعتراازات هەمیشە هەیە تا جێگەرێتەوە بۆ مەسەلەن هەر لە لە مانگی یەک دوو مانگی گوزەشە 4 جار حسابی ڕاهەن بووە وە کولەن سیستمی قەتار و ئۆتوبوس و ئێرە لە کار کەوت مەسەلەن چەند هەفتەی گوزەشە حسابێکی گەورە بوو کە 3 ڕۆژ بەردەوام بوو خەڵک نەیانتوانێت بچن بۆ سەرکار حتا داوا لەوە کە کەسانێکە کاری زەرویان نێنەدەوە چونکو قەتار نییە اعتراز هەیە بەڵام چەندێ سەرەکەون ئەوەی جاری وایە هەڵسەرەکە و جایوایشە نییە بەڵام اعتراازات هەمیشە بووە هەی. بەڵێ هەروە لە ڕسمەکەی پشتسەری منەوەی بینن ئەم سەرۆکوەزیرە تازەیە خانمی تراس سێوەمین ژنە کە وەکو سەرۆکوەزیرانی ئینگلیستان هاتوۆتە سەرکار ئەوەی وا دیارە حزبی کۆنسەرواتیو یا مەحافزەکار زۆر ئاڵوگۆڕی بەسەر خۆیان هێناوە مەسەلەن ئەبینین جاران نمایاندەی فقط دەوڵەمەندەکان بوو تەوانێت شەرەوەیە بەڵام سپیەکان بوو بەڵام ئێستا بینین بڕێک لە وەزیرەکان بڕێک لە نمایاندەگانی ئەوان لە مەجلیسی عەواموانە ئەتوانین کەسێکە پێشینەی خارجی هەیە لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست حتا کورد یا بە تایبەت هێندی ئەفریقی ئەلەوانە واردی ئەم حزب بوون ئەم حزبە تەعەن ئێوێ خۆی لەگەڵ ئەو شرایەتە تازەوە هاتوۆتە پێشەوە ڕێک بخە بەڵام ئایا ئەمە چەند نتوانێتی کومەتیەوە بکە یارمەتیەوە بداکە و حزب بتوانێ لەو کێشانەوە لە بەردەستیەتی بێتە دەرەوە یا چارەسەریان بکە. زۆر باشە ئەوەی کە مەسەلەن ژن نەبێ بە سەرۆکی حزبێک و یا کەسێک لەلایەن ئەتنیکی ترۆ هەڵەبژێرێ بەڵام ڕاستەکەیەوە زۆر تەسیری نەبوو تۆ چاوی لەکە وەختی خۆی مارگارێت تاچەر زۆرترین زەربە مارگارێت تاچەر لە ژنیدا مەشهور بوو ئەو شعارەی هەیە کە خودی لیستراس وەختی جوان بوو آخر دایکی باوشتە بێن دایکی لیستراس چەپ بووە باوکی پرۆفسۆرێکی ریاضی بووە
دایکیشی پەرێزدارێک بۆ چەپ بووە هەمیشە لیستراسی ئەبەر بۆ تەزاولاتی زد تاچەڕی خۆی ئەڵێ ئەوتە شعارماندا دژی تاچەر ئەلئان خۆی وەکو تاچەر چاولێکە حتا لیباس لە بەرکردنەکەش وەکو تاچەر چاولێکە جا بۆی گەرتمە بڵێم تاچەر وەختی خۆی کە قودرەتی بەدەستەوە بوو ئەوە نەبوو کە تەواوی اتحادیە کرێکاری ورد و خاش کرد لەلایەک زۆر شتی کۆمەکەزینای اجتماعی بوو کە درا بە ژنانی تەنیا و هەموو ئەوانەی بڕی بۆیە شعارێک بوو لێرە پیانەوە مارگەرەت تاچەر میلکس ناچە یعنی تاچەر دزی شیری مناڵی بڕی بەدومە تەسیرێکی وای نەبووە بەڕاستی لەسەر موقعیەتی ژنانیش حتا تێسا مێ ئەو فەرقێکی بوو بەڕاستی ئەو زۆرتر هینتر بوو یانە ڕادیکاڵتر بوو بەرەو لای چەپەڕۆی بەڵام مارگەرەت تاچەر و لیستراس دووڕووی یەکسکەن یانە ئەم ئەسڵەن سیاسەتەکانی مارگەرەت تاچەر گەرێکی بەرەتە بەرەوە ئەوەی کە ئەتنیکیشن لە حکوومەتەکان مەسەلەن نەدیم زەهاوی هەیە لەوێ کە باگراوندی کوردە بەڵام جزوی جەناحی هەرە ڕاستی هینە کۆنسەرڤاتیڤە زۆر ڕەفیقی بۆریس جۆنسنە بۆیش لە حکوومەتەمان زانین ئەوانەی کە لە حکوومەتەمان مەسەن لیستراسێکی لەوانە بوو کە هەر ئیستعفای نەدا وەزیری ئەموری خارجە بوو بۆیە ئەم حەساوی کرده بوو گەریکی بێ بە نخست وەزیر ئەگەر ئەو وەختەش ئیستعفای بدات و پشتە بدا لە بۆریس جانسۆن ئیسەر ڕێی ناهێناوە بۆیە ئەوانەی کە تەرەفداری بۆریس جانسۆن بوون و لە حکوومەتا بوون ڕێیاندا بووە من پێم وایە کە ئەوانەی کە ئەتنیکن و لە حیزبی کۆنسەرڤاتیڤان تاسیرێکی وایان نابێ حیزبی کۆنسەرڤاتیڤ مەشهورن باوەکە زدی مسلمانیشن تا ڕادێک ئەوە جرانێک بوو کەوتیان حیزبی کارگەر زدی یەهودین ئەمانیش مەشهورن باوەکە زدی مسلمان ئەوانەی کە سابقەیەکی مسلمان بوونیان هەیە ئەوانە جاری وایە مثلەن دژایەتێکیان کراوە بۆیە پێنەژن ئەو شتەکەی پێژن ئیسلامۆفۆبیا لەناو حیزبی کۆنسەرڤاتیڤی شاوە هەیە هەروە تا تۆزێک کرد لە باکراوندی خامی لیت باسکەین ئەوی شەوەیە کە هەروە لە وێنەکەی شابرەوە بۆ خۆی زۆر دژ بە مەسەلەی برێکسیت بووە کاتی خۆی و هەروەتر جیا لەویشە لە بابەت مەسەلەی ئەوە کە سیستمی ئەو وڵاتە پاشایەتیە و زۆریش مخالفیشی بۆ کاتی خۆی بە ساڵی 1994 بە دژی ڕاوەستاوە دیارە زۆر ڕەنگە گۆڕێت ئەم خانمەوە بۆ جۆرەوە خۆشتان ئامادەشتان پێکرد بەڵێ ڕاستە ئەو عزوی حزبی لیبرال دموکرات بوو حزب لیبرال دموکرات ئیدەهای زۆرتر لیبرالن زۆر بەلای چەپیشا ئەیکێشنەوەوانە ئەم هەر لەو عکسێشا کە دیارە لە کۆنفرانسی ساڵانەی لیبرال دموکرات سخۆرانێکی زۆر چنی کرد ویدیۆکەشی هەیە لەسەر ئینترنێت ئەڵێ کە ئەبێ سیستمی سەڵتەنەتی لاچێت قسەکانشی زۆر ڕێکو پێکردن اتفاقاً ئەڵێ هیچ کەس نابێت لە دایک بێت و حکوومەت بگرێت دەسێت ئەبێ فرسەت بدرێت بە هەموو کەس نابێ خەرجی زیای بکرێ بۆ سیستمێکە هیچ کۆمەکی بە ئێمە ناکات قسەکانی زۆر ڕێکو پێکردن بەڵام ئیسە کاڵێن بۆ واتوتە ئێژە من اشتباهێکی زۆر گەورەم کردەوە هەر دوای سخۆرانەکەم پەشیمانە بوومەتەوە بەڵێ ئەو دەم وا بوو ئەو دەم کە لە حیزبی لیبرال دموکراتە بوو وا بوو بەڵێ بەڵام با کەمێ بینە دەرەوەی ئەو هەچەند ئەندازەیەکی شەردیسان بەناوخۆی ئینگلستان مربوطە یەکێک لە کێشە گەورەکانی ئەو سەردەمەی و ئینگلستان لە بازاری مشتەرکی ئەوروپا یا لە اتحادی ئەوروپا بوو مەسەلەی پەنابەران بوو و ئەوان پێیان وا بوو ئەمما مەیدانێکی کردووەتەوە بۆ پەنابەرێکی ێزگار زۆر دێت ئێستا ئێمە بینین هەر لەو کاناڵی بینی فەڕەنسە و ئینگلستانەوە ڕۆژ نییە بە لەمە بادیانەوە پەنابەرێکی ێزگار زۆر دێنە ئەو وڵاتە و ئەوە هیچ کەمی نەکردووە لەم بابەتەشەوە پێم خۆشە بدانم وەزعی پەنابەران ئێستا چۆنە و خەڵکەر بۆ ڕووەکەنە ئینگلستان وڵات ڕاستە دلیلی زۆری هەیە بۆ کە خەڵک ڕووەکەن لە ئینگلستان ئەوەی شەوەیە کە بازارێکی باز بۆ کار هەیە ئەو پێم وابێ ئەو بەشە لە
ئەو شێوەیە لە کشوەرای ئسکاندیناوی یا ئوروپای شماڵی نییە. یەکێک ترەوە کە زمانەکەی ئینگلیز ئەوانەیە کە دێن باسی یەکەم دێن بۆ ئێرە، بەڵام وەکو خۆتی ئاماژە پێکرد تا ئێستا ناتوانێت بەر بە پەنابەر بگرن. بەڵام ئەوەی کە لە برێکسیت هاتنە دەرۆ فقط پەنابەری غێرە ئوروپی نەبوو. ئەو دەم وەختی ئەمان بوون بە عزوی ئەو کشوەرای ئوروپا شەرقی بوون بە عزوی بازاری مشتەرەک، ئەمان بەراوردیان کرد کە مەسەن لە لەهستانە و ڕقەمێکی زۆر گەورەیان لەنزەر خۆیان گرتبوو کە 6,000 نەفەر دێ بۆ ئێرە، بەڵام لەواقع 600,000 نەفەر هاتن لێرە کاریان دەکرد و ئەو کشوەرانەی تریش. بۆیە خەڵکانێک لێرە دژی مافەقی برێکسیت بوون، دژی ئەم لێشاوە لە پەنابەری بوو، نەتەنها چونکو ئەو تعدادەکە لە کشوەرهای وەکو مەسەلەن ئێران و سووریا و ئەوانە دێن زۆر کەمتر بوون لەو تعدادەکە لە ئەوروپا دێن. بۆیە وەختێک ئینگلیسان لە مەسەلەی برێکسیت ڕوویدا، ئەلئان لەگەڵ کێش مەسەلەن جاران ئەگە کارێکیان تەبلیغە کرد لەوانە بوو 100 نەفەر داوایکە، ئیسە کارێک لەو تەبلیغی کەس نێ داوایکە، یانێ زۆر خەڵکێکی جا زۆر چوونە دەرەوە. لە بەشی ساختمانیە ئەلان کێشەی زۆر گەورە هەیە بۆ کە نیروکار نییە. من چون خۆم لەوەیە کارەکەم، ئەکسەرەن ئەوانەی کە لە بەشی ساختمانیە کارەکەن ئوروپا شەرقین زۆریان، یانە 80%. بۆی ئەمانەی تر ڕۆشنێتەوە نانوو هەموویشیان وانە بوو داوای ئەقامەتی دایم بکەن لێرە، یا مەسەلەن خەڵکێکی جار زۆر هاتبوو نێرە لێرە مناڵیان ببوو چوونە بۆ وڵاتەکەی خۆیان، بەڵام تەواوی ئەو کۆمەکە زیینانی اجتماعیە کە پێیان تعلقیگە هەر لە وڵاتەکەی خۆیان وەریانەگرت، ئەمانە ڕۆیشتن زۆریان کە یعنی یاد دەبوو داوای ئەقامەت کەن لێرە دایمی بمێنەوە یا ڕۆیشتن. بۆیە ئەوە بوو بە ئێستا بۆتە مشکلێکی گەورە، نە تەنها نیروکار بۆ مشکلێکی گەورە، ئەو کێشانەی تریش کە زووتر باسم کرد هەن. بڵێ مەسلەیەک هەیە کە لێرە هەر دیسان جێگەی سەرنجە، ئەوی شەوەیە کە ئەگەر بهێنینە دەرەوە ینی باسی مەسلەی ئینگلیسان بکەیت لە ئاسی نێودەوڵەتی، هەروە لە بیدایەتی بەرنامەکە ئاماژم پێ کرد وڵاتی ئینگلیسان یەکێک لە وڵاتانە بووە کە لە ناتۆ یەکێک لە سەرەکیەکانی هاوپەیمانی ناتۆیە و هەر کاتێکیش وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە دەستی تێوەردا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە شوێنێکی تر ئینگلیسان یەکەم وڵات بووە کە پشتیوانی لێ کردووە بووە بە هاوپەیمانی تەبعەنەوانێکیش هاتوونەتە پشتی، بەڵام زیاترین هێزی بۆ داناوە. ئەمە چەندێک تەئسیری داناوەتە سەر وەزیەتی ئینگلیسان و ئێستا سەرۆکوەزیرانی تازە لەگەڵ ئەم مەسەلە چۆن هەڵسو کەوتەکە. تۆ خۆش زانی کە مەسەلەن ئینگلیستان وەکو هین وا بووە هەمیشە وەک لەگەڵ ئەمریکا وەکو پادۆی ئەمریکا وا بووە، یانە زۆرتر بە تەنیا خۆی کارێکی ئەوتۆی نەکردە مادەم لەگەڵ ئەمریکا بوو بێت. بۆیە وەختێکیش مەسەلەی طبعاً خۆیان بە ئەبرەقودە تەزان و خۆیان بە وازانن کەمان نیرویەکی سەرترن، ویشە نانەویست ببنە بەشێکی چکولە لە ئەوروپا کەوە ئیدەی ئەرتەشی وەکو ناتۆی ئەوروپا چاویان لێ کە لەوانەیە ناتۆ دروست بێتەوە ماجبوون بە عزوێکی ناتۆ و لەوێ خۆیان چکولەترە بینیەوە. بۆیە ئەلئان دیارە هەوڵەدەن خۆیان دیسان وەکو ئەبرەقودەتە تمیشان بن، هەروە لە مەسەلەی ئوکراینە دەرکەوت چوونی بۆریس جۆنسۆن بۆ ئوکراین چەندین جار و تەبلیغاتێکە لەسەرەوە کرا، بەڵام لە ڕاستیە بێ ئەمریکا ئەمان ئەلان شتێکی وایان پێ ناکرێت، یانێ وەختێ تمیشای سیستمەکەیشیانەکەی ئەو هێزەیان نییە کە بتوانن بۆ خۆیان کارێکی ئەوتویان لە دەست بێ ئەگەر ئەمریکا لەگەڵێن نەبێ. بۆیە جگەر لەو عزوی ناتۆن، بەڵام ڕابطەیەکی تایبەتیشیان لەگەڵ ئەمریکا هەیە. بڵێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمیشە ئینگلیستان دەوری بینیوە و دخالەتی بووە. یەکێک لە کێشە گەورەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەسەلەی کوردە.
بۆ خۆی وڵاتی ئینگلستان یا بریتانیای گەورە ئەگەر چای لێ بکەین بۆ خۆی لەگەڵ کێشەی وا ڕوبەڕووە ئەوە بینین داهەکانی هەفتا و شەسی زاینی ئەمریکای باکوور ئیرلندی باکوور بەداوای لێبردن ئیرلندی باکوور کێشێکی زۆر گەورەی لەگە ئینگلستان بوو و لە هەموو شوێنەکایی بینین دواتر ئەو سکاتلند و وێلز و ئانیش هەر کامێکیان لەو بابەتەوە کێشەیان بووە چۆن هەڵسوکەوتکردنی ئینگلستان لەگەڵ ئەو وڵاتە پشوکانەی خۆی چۆن ئاوری داوەتەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و مەسەلەی کورد ئایا مەچەنێت تەئسیری داناوە لەسەرەوەکە چۆن هەڵسوکەوتەکە لەگەڵ مەسەلەی کورد زانیی بەعام لە ناو ئەلیتی بریتانیا دۆستی کورد زۆرن بەتایبەت لە بەشی حزبی کارگەرە کەسانێکن کە زۆر سەمپاتیان هەیە بە مەسەلەی کورد و جاری وا بووە کە ئێمە وەختی احتیاجمان کردووە پەیوەندیمان پێوەگرتن زۆر بە دڵاوەڵایەوە هاتن یارمەتیان کردوینەوەوانە خودی بۆریس جۆنسۆنیش وەختی خۆی هات دەورەی پێشوو سەردانی کوردستانی کرد و سەمپاتیان هەیە بەڕاستی بە مەسەلەی کورد و تاوجێ کە پێما بێ توانی بێتیان ئەگە کارێکیان کردی بێت و لە چوارچێوەی سیاسەتی خارجیانە کردویانە بەڵام ئەلان من پێم وایە مشکلێکی طبعا هێشتا دەوڵەتە تازەی لیستراس هێشتا هیچی لێدە نبینراوە بەڵام پێم وایە مشکلاتی داخلیان هێندە گەورەیە نازانم چەندێک توانن بە مەسەلانە کە بپەژن بەڵام بەعام ئەوە ڕاستە دەوڵەتی ئینگلیز سەمپاتی بۆ مەسەلەی کورد دیارە تاریخەن زەرریشی بووە خۆی بەڵام تاجێکەوێتە بۆ تاریخی معاسرە هینی بۆ سەمپاتی بۆ مشکلەی کورد و مەسەلەی کورد بەڵام هەربا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بمێنینەوە ئێمە ئەبینین کە لە رابطە لەگەڵ مەسەلەی بەرجام ئینگلستان بۆ خۆی یەکێک لەو وڵاتانەیە کە دەوری سەرەکی هەیە لە دانیشتنەکانی بەرجام لە پاڵ وڵاتانی تر وەکو ئەمریکا و بەقی وڵاتانی ترکە لەو گروهی بەرجامە هەن بەڵام لە هەمان کاتدا ئێمە بینیمان لە ماوەی ڕابردوودا بڕێ کێشەی بۆ خۆی تایبەتی وڵاتی ئینگلیسان لەگەڵ ئێران بوو ئەوە بوو کە تەڵانە چەندانە لە شەهرمەندانی وڵاتی ئینگلیسان لە ئێران دەست بەسەر کراون و تاندازەیەک دەوڵەتی ئێران خەریکە گرەو کێشیەکە و داوای پۆڵ و ئەو پوڵاناکە کە وەختی خۆی دەوڵەتی ئینگلیسان دەستی بەسەرا گرتووە ئەو مۆزوعە چنە تاسیری لەسەر مەسەلەی بەرجام داناوە ئایا توانیویەتی ئینگلیسان ببێ بە فشارە بەسەر ئێرانەوە یاکو ملی داوە بە بڕێک لەو داخوازیانەوە ئێران هەیەی لە مەسەلەی بەرجامە وڵات تاوجێکات مەسەلەی بەرجام من تاوجێک کە تێگەیشتم ئەو لە چوارچێوەی سیاستای وەکو مشتریکی ئەوروپا خەریکن ئەقدامەکەن یعنی هەر جوابێک بێ لەو چوارچێوە بێ بەڵام ئەوە ڕاستە کە ئێران توانی پوڵێکی جا زۆر وەربگرێت و 400 ملیۆن پاوندی وەرگرتۆ بە بارمتەگرتنی نازەنینی زەقاری نازەنینی زەقاری ژنێکی ئێرانی ئەمریکای بوو کە چوە هیچ کارێکشی نەکرد بوو گرتیان ساڵها لە زیندانا بوو ئاخری دوای چەند ساڵ ئازادیان کرد بەڵام 400 ملیۆن پاوندیان وەرگرت یعنی فشارێکی زۆر گەورە بوو لەلایەن یەکێک لەلایەن میدیاوە و خەڵکی ئێرە فشارێکی زۆر هاتوو بۆ دەوڵەت دەبوو پوڵت بدایە خودی بۆریس جۆنسۆن تاسیری یەکجار منفی بوو لەسەرەوە لە سخۆرانیەک ئەو وەختە وەزیری ئەمور خارجەش بوو تازە نەبوو بە نخستوەزیر وتی نازەنین چووە بۆ تەبلیغ لە حالەکە نەچبوو بۆ تەبلیغ نەدا ئەگەر هیچ بوو نەدەبوو ئەو وا بێژێ زۆر تاسیری منفی بوو لەسەرەوە و ئێستا ئێران تەمان ئێستا شەر بارمتاگرێت نەتەنها لە ئینگلیزەوە مەسەلەی سوێنەدا مەسەلەی کشوەرایەتی ئەوروپاییە شارێرە بۆ هەموو کەس بەڵام ڕابطەکە هەر وەکو جاران وایە ئەو پوڵی وەرگرت بەرحاڵ پوڵی لە ئێرە وەرگرت بە ئازادکردنی نازەنینی زەقاری دوایین پرسیارم لە رابطە لەگەڵ مردنی مەلەکەیە ئەلیزابێتی دووەم کە
چەند ڕۆژ لەوە پێش لە سکاتلند فۆتی کرد. مەسلەی پادشایی یا سیستمی پاشایەتی لە بریتانیا زۆر جێکەوتووە، ئەویش بۆ خۆی وا دیارە کەسێکی خەڵک خۆشیان ویستوانە. خودی ئەم سیستمە چەنە تەئسیری داناوەتە سەر یا چەنە تەئسیری لەسەر سیاسەتی گشتی ئینگلیسان هەیەەوە، ئایا ئەمە هەروواقعان شتێکی فۆرماڵە یا بۆ خۆشی تاسیری هەیە؟ خودی سەرۆکوەزیران بەبێ ڕەزامەندی مەلەکە و کاتەوە ئێستا پادشا ناتوانێت ئەو پۆستە بەدەستەوە بگرێت. لەو بابەتەشەوەگاکرێ بە زەحمەت تەوزیحاتێکی بچووکمان بۆتە. وڵات تاو دیارە بە لە پەرانسا شەی بێژم مەسلەی تۆری تەوتایی یەکجا زۆرە، ئەوەکەوە نادام ئەوان نەبن ناکرێت و حتا جالبەوە بیزانی کە تۆری تەوتەیسە بڵاو بۆژن لیستراس مخالفی سەڵتەنەت بووە، ئەو بوو مەلەکەی کوشت چووە بۆ ئەوێ 6 ڕۆژ بەلەوە لەگەڵ یا دەسی لێداوەتەوە، دوایەکە دەسی لێداوە بووە هینەکرد سەمێکی پێدا و دوایەوە مردووە. حتا تاو جێگە تۆری تەوتا هەیە، بەڵام واقعیەتەکەی ئەوەیە کە لێرە فۆرمالە، یعنی قودرەتێکی وان نییە. لەوەیشا دەرکەوت کە بۆریس جانسن درۆی کرد، حتا لەگەڵ مەلەکە درۆی کرد. ئەو هێشتا نامە هەیە کە دەوەختی ئاڵوگۆڕایکە کرێت دەبێت مەلەکە ئیمزایکە، نردی بە مەلەکەی ئیمزا کرد، پارلمانی داخست، چونکو نامەیەکی نووسی بۆ مەلەکەمان پارلمان داخە، مەلەکەی شتێتوانی داخی، چونکو بە قسەی نەخسوەزیرەکە. دوایە دادگا لێرە مستەقل لە تەمام کۆمەک شوێرای ئەوروپای دادگا پارلمانی کردەوە وتیەوە غیرە قانونی بوو. مەزورم ئەوەیە کە ئەوانەیە کە ئەڵێن ئەوە مەلەکە من شخصان پێم وایە کە بێتەرەفن و ئەدەبێ بێتەرەف بن، تا ڕادەیەکی زۆر مەلەکە بێتەرەف بووە، بەڵام هێندێک کەسن ترسیان هەیە لە چارلز. جالب بە بیزانی کە چارلز دەسانەکەی حتممە دانی باوکی چارلز لە ئەسڵا ئینگلیسی نەبوو، شازادەیەکی یونانی بوو کە دوایەکە انقلاب لە یونان بوو هاتنە ئەوروپا و دوایە لێرە گرساوە لەگەڵم مەلەکە ئاشنا بوو. مەلەکەش لە ڕاستیە قەرار نەبوو ببێ بە مەلەکە، ئەوە بوو مامەکەی کە قەرار ببێ بە شا، عاشقی ژنێکی بێوەژنێکی ئەمریکایی بوو، بەڵام سیستمی سەڵتەنەتی لە نانهێشت ئەو دەم نانهێشت بێ بە شا، وتیان یا دەبێ ژنە هەڵبژێری یا دەبێ تاج و تەختەکەت یا ئەم یا ئەوی ژنەکەی هەڵبژارد و ئەمەلەن مەلەکە بووە، مەلەکە ئەوی تەبعید کرد بە فەرەنسا و ئاخرجانیش لە فەرەنسا مرد. جالب ئەوەیە کە تەواوی ئەو ماوەکە مامی چارلز لە فەرەنسا بوو کە ئەوە دەبوو ئەو شابوایانیان هێشت، تەواوی ئەو ماوە چارلز لەگەڵی تەماسی بوو، نامەی بۆ نووسی، ڕاهنمایی لێوەرەگرت، گلەی لە باوکو دایکی یەکریانێ باوکی چارلز و کە دایکشی چارلز بەلەمە مەلەکە مرد، تەواوی نامەکانەوە ڕایگرت بوو. بەلەوە کە بمرێ داواکە مەلەکە بچێ بیبینێ، ئەچێ بینێ نامەکانی پێدا ئەڵێ ئەو نامانە چون من بمرم دەست خەڵک ترەکەوێت بۆ ئەوەی کە دەست خەڵکی تر نەکەوێت، ئەوە پێتە دەمە نامەکان. چارلز گەرەکم بێن چارلز فەرقی هەیە لەگەڵ دایکیشی. چارلز تا ڕادەیەک ساحەو نەزەرە، مدافعێکی زۆر سەرسەختی ژینگەیە، بۆیە نەزەری هەیە لەو ڕابتە. هێندێک کەس لە ئاریستۆکراتی ئێرە مەخالف بوون بۆ ئەوەی کە خواخوایان بوو دایکی نەمرێت تاکوونە کوڕەکەی ئەمێ بەشە بەشتن بە لە ئەو شتێکی لێبێ، بۆیە زۆر برێکەس هینە. بەڵام لێترسان، بەڵام بێمە سەر ئەسلی پرسیارەکەی تۆ ئەوەیە کە لێرە شتە فۆرماڵە ئەوانەی تۆری تەوتەیە کە بێمەلەکە کەس ناتوانێت دەستکا بە ئاوات نازانم دێشە ناتوانەوە بکەن، لە ڕاستی ئەوان نیە. بەڵام نەبوو خەڵکانێکی زۆر، من تەبعاً خۆم یەکێ لەوانم کەم زۆر مخالفی سەڵتەنەتم، پێم وایە بە خەرجێکی زیاییە بەسەر دەسەم دەوڵەتەوە، و لە پاڵ ئەمە خەڵکانێکی تر مەنافعیان هەیە بۆیە هەڕایان گرتووە. مەسەڵەن لۆردەکان مەنافعیان هەیە، ئەم شێوەی دانانی لەقەب، هەموو خەڵکانێکی زۆر لە ئارستۆکراتی ئێرە مەنافعیان هەیە لە بوونی مەلەکە و شا، بۆیە ڕایان گرتە.
ولا لا تريش خرجي زيايه اواني مثلا من لقى الخلق قساك ماجن باشا اوهم خرجه ويكن بو ملكه مثلا سودكيتشي اجن ما او خرجانا بو اوان اي بو اي كين او بتوريزم باشتكاراكي خيريه تريكي كان دو برابر درامد ما ترى ديش راسك قبلان لا راسيه يعني بعام كتشاوي كي بنظري مشتي زيايه لازم بەڵێ زۆر سپاس کاکاوە بەڕاستی بۆ بەشداریت لەو بەرنامەیەدا زۆر زانیاریدا ببینەران هیواداریم توانێت لە دەرفەتێکی تردا لە خزمەت تابین زۆر سپاس بۆ ئێوە بۆ دەرفەتە ببووریشن کاگەر تۆزێک بوو بەڵام زۆر سپاس بۆ بەشداری بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوی خۆشتان بۆ باوەت خوازم